سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامەی ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی تایبەت وەک دەزانن کە ئەمڕۆ یادی 7 ساڵی کۆچی دوایی سەرۆک مام جەلال بوو و بە بۆنەی یادی 7 ساڵی کۆچی دوایی سەرۆک مام جەلالەوە مەراسیمێکی بەرفراوان لە شاری کەرکووک سەهازکرا بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردە دیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروها بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق و بەشێکی دیکە لەو بەرپرسە دیارە سیاسیانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە سازدانی ئەم مەراسیمە لەم سەروەختەدا لە کەرکووک کاوکاتە لەگەڵەوەی کە ماوەیەکی کەم تێپەڕیەوە بەسەر ئاسایی بوونەوەی دۆخی ئەو پارێزگایە لە پاش ئەوەی کە بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی پارێزگا دەستی بە کارەکانی کرد هەروها پارێزگارێکی کورد بۆ ئەو شارەدانراوە جارێکی دیکە هێدی دەستی ئاوەدانی و ژیان بۆ ئەو شارە گەڕایەوە مەبەستمە کە گفتوگۆ بکەم یاخود قسە بکەم لەسەرەوەی کە سەرۆک مام جەلال تا چەند باەخ و گرنگی بە دۆسیەی کەرکووک داوە گرنگی کەرکووک لای سەرۆک مام جەلال چی بووە تاوەکو ئەو سەروەختەی کە سەرۆک مام جەلال لە ژیاندا بووە چۆن هەوڵی داوە بۆی کەرکووک لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خزمەتگوزاری و لە زۆر ڕۆکانی دیکەوە پێش بکەوێت ببێتە یەکێک لە پارێزگا دیار و بەرچاوەکان و هەروەها هەمیشە باسی لەوە کردووە کە کەرکووک بەشێکی دانەبراوە لە کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکی سەرسەخت لەم پارێزگایە دەکات و دوای کۆچی دوای سەرۆک مام جەلالیش سەرۆکی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان خودی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بە هەمان نەفەسی سەرۆک مام جەلال هەوڵی داوە بۆی داکۆچی لەم شارە بکات و هەوڵ بدا دووری بخاتەوە لە دەستی ناحەزان. قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەم لەگەڵ خاتوو حەسیب عەبدوڵڵا لێپرسایی بۆردی پێکاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەخۆ لە کەرکووک و لەگەڵم دەبێت خاتوو حەسیبە سوپاس بۆ ئەم دەرفەتەکە لەگەڵمانیت سازدانی مەراسیمێکی لەو شێوەیە ئەمڕۆ لە شاری کەرکووک و لە ساڵیادی کۆچی دوای سەرۆک مام جەلال لە چی دەگەێنێت؟ بەڵێ سڵاو ئەم کاتتان باش دیارە لە یادی 7 ساڵەی کۆچی دوایی شکۆینەتەوەیەک سەرۆک مام جەلال سەری ڕێزدا دەنەوێنین و ئەمڕۆ هەموو کەرکووچیەکان بە دڵێکی پڕ لە غەمەوە بەشداری ئەم یادەیان کرد. هەڵبژاردننی کەرکووک بۆ ئەنجامدانی ئەم یادە مانا و مەغزای تایبەتی خۆی هەیە لەبەرەوەی کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان دوانەیەکن هەرگیز و هەرگیز لە یەک نابڕێن و بەدەر لەمەش خودی سەرۆک مام جەلال کەرکووک و خزمەتکردنی کەرکووکی کردبوو ئەولەویەتی کارەکانی و بەردەوام گرنگی تەواوی بەم شارە داوە و گرنگی بە خەڵکی ئەم شارە داوە لە ناو کەرکووچیەکانی شا پێکاتەکان بە تایبەتی. خاتوو حەسیبانی ئەوەی کە بینیمان لە ماوەکانی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەوڵی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ئەو دۆخە قامگیری کە ئێستا کەرکووکی پێدا تێپەڕ دەبێ و دانانی پارێزگارێکی کورد بۆ شارە ڕووداوێکی سیاسی گرنگ بوو لە سەر وەختی خۆیداوە ئێستش کە هێدی ڕۆژانە دەبینین کە بەڕێز ڕێبوارتەها پارێزگاری ئەو شارە هەوڵ دەدات ئەو کەم و کورتی و ئاستەنگیانە ڕێک بکاتەوە کە لەو پارێزگایەدا و لە چەند ساڵی ڕابردوودا هەبوون. ئەنی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان چی لاک بەتاندایە بۆ ئەو شارە؟ ئێمە گەر تۆزێ بگەڕینە دواوە یاخود بە تەحدید بۆ 7 ساڵی ڕابردوو لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و لێکەوتەکانی شکستی ڕیفراندۆم لە کەرکووک بارودۆخێک هاتە پێشەوە کە بارودۆخێکی تەواو نەخوازراو بوو و بارودۆخێکی ناسەقامگیر لە ڕووی ئەمنیەوە لە کەرکووک هاتە پێشەوە و فەرامۆشکردنی پێکاتەکان و خۆسەپاندن لەلایەن پارێزگارێکی سەپێنرا و بەسەر کەرکووکە ئەمانە ئەتوانم بڵێم وەکو پیاڵەیەک ژەهروا بوو کەرکووچیەکان نوۆشیان و خواردیانەوە و ماوەی ئەم 7 ساڵە بەردەوام لە کێشە و معاناتا بووین کە هەستمانە کرد ئەم شارە پارێزگارێکی هەیە پارێزگاری هەموو کەرکووچیەکانیە بەڵکو پارێزگارێکی طەبەقەیەکە یاخود پارێزگاری بەشێک لە پێکاتەیەکی دیاری کراوە. دیارە باسکردن لە ماوەی ئەم 7 ساڵە کارێکی ئەوەندە ئاسان نییە لەبەرەوەی تەنها ئێمەی کەرکووچی لە ئێش و ئازار و معاناتەکانی ئەم فترەی حکومڕانیەی
حکومەتێکی خۆجێیی فاشل و فاسدە تەنها ئێمە ئەتوانین لی تێبگەین و لە ناخی ئێمەیە هەیە و دەرەنجام بینیمان بە هەوڵ و ماندووبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی سەرۆک بافڵ کە هەوڵ هەبوو لە ئارادا بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵبژاردننی خۆی ئەنجام بدا بەڵام کەرکووک بە بیانووی جۆراوجۆر لەو هەڵبژاردنە بەدەر بکرێ بەڵام بە هەوڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەڵبژاردنە ئەنجام درا و توانرا بە پێی ئەو دەنگانەی کە کورد مسۆگەری کرد و لە ناو کوردی شایەتی نیشتیمانی کوردستان بە هەوڵی خودی سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مافەمان کە زەوت کرابوو وەری بگرینەوە و ئێستحقاقی کورد وەربگرینەوە ئەوەتانێ ماوەی 2 مانگە ئەم پۆستا یەکلا کراوەتەوە و کوردێک کە ئەمە لای زۆرێک لە خەڵک مەحاڵ بوو کە جارێکی تر کورد بتوانێت لە کەرکووک دەسەڵات بگرێتەوە بەدەست یاخود ئیدارەی پارێزگاکە بکەوێتە دەست کورد بەڵام بە هەوڵک بەردەوامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی کاک بافڵ جارێکی تر کورد گرەوی خۆی لەم شارە بردەوە و ئەوەتانێ ئێستا حکومەتێکی خۆجێیی دروست بووە حکومەتێکی مەحەلی دروست بووە جیاواز لە حکومەتەکانی ڕابردوو کە هەرچەندە ینی کات زووە بۆ تەقیمکردنی ئەم حکومەتە بەڵام ئەبینین خەڵکی کەرکووک هەمووی خۆی بەخاوەنی ئەم حکومەتە زانێ و هەستەکە ئەم پارێزگارە پارێزگاری هەموو نەتەوەکانە و پارێزگاری هەموو پێکاتەکانە و هەر چاوەڕوانی ئەوەش ئەکرێ لە کەسێک کە لە ڕێبازی سەرۆک مام جەلال بێ و کادری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بێ بەدڵنیایەوە بێ فەرق و جیاوازی بەرنامەی کاری داناوە بۆ ئەوەی خزمەت بە هەموو پێکاتەکان بکات. خات و حەسی بدەمەوێت کەمێک بگەڕێنەوە بۆ مێژوو ئەوە هەندێک باسی ڕۆڵ و هەوڵەکانی سەرۆک مام جەلال بکەین بۆ پێشخستنی ئەو شارە بۆ داکۆچیکردن لە مافەکانی ئەو شارە خۆ دەزانیانی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2023 بەدواوە سەرۆک مام جەلال لە چەندین قۆناغی جیاوازدا هەوڵی بێوچانیدا بۆی کە مادەی 140 جێبەجێ بکرێ و هەروەها ئەم شارە جارێکی دیکە بگەڕێتەوە ژێر سێبەری کوردستان و جارێکی دیکە کورد لەو شارە حکوم بکاوە قۆناغ بە قۆناغ ئەوانە دیارن بەڵامەوەی کە بەلای بنەوە گرنگەوەیە کە چۆن دەکرێت یاخود دەبێت چۆن هەمان ئەو نەفەس و ڕێچکەی کە سەرۆک مام جەلال گرتووی و ئایدیایی کە هەیبوو بۆ کەرکووک بە هەمان شێوە کار بکەن بۆەوەی ئەم پارێزگای ئەم دۆخی کە ئێستا جەنابەت ئاماژەت پێدا درێژە کێشێ سەقام گیر بێ بۆ مەودایەکی درێژ ڕنگدانەوەی هەبێ. بەڵێ دیارە گەر بگەڕینەوە بۆ ڕابردوو سەرۆک مام جەلال کاتێک کە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە هەمان کاتدا یەکەم سەرۆکی هەڵبژێردراوی سەرۆک کۆماری هەڵبژێردراوی عێراق بوو کاتێک کە مام جەلال ئەو پۆستەی گرتە دەست ینی بوو بە عاملێک بوو بە فاکتەرێک بۆ دابینکردنی ئەمن و ئەمان لە سەرتاسەری عێراق و بوو بە فاکتەرێک کە ئەو قۆناغە خوێناوی کە لە عێراق لە ناوەڕاست و لە باشووری عێراق بوونی هەبوو لەسەر دەستی خودی سەرۆک مام جەلال ئەمە کۆتایی بێت و عێراق پێ بنێتە قۆناغێکی ترەوە هەر لەو کات و ساتەیە کە سەرۆک مام جەلال چەندە سەرقاڵی ئیدارەدانی دەوڵەت بوو دیارە ئیدارەدانی دەوڵەتێک کە تازە لە دەستی حکومەتێکی دیکتاتۆر ڕزگار بووە و ڕزگار کراوە و ئەتوانم بڵێم بە هەزاران کێشە و پاشماوەی شەڕی تیاماوە کارێکی ئەوەندە ئاسان نییە بەڵام سیاسەتی حەکیمانەی مام جەلال وای کرد کە هەم ئیدارەی عێراق بدا بە شێوەیەک کە کۆتایی بەو قۆناغە خوێناویە بێنێ تەنانەت هەر لەبەر خاتری ئەو نێوەنگیریەی مەرجەعی باڵا لە عێراق ناوی لێنا سەمام الئەمان چونکە لەسەر دەستی سەرۆک مام جەلال ئەمان دروست بوو و بوو بە سەمامی ئەمان دیارەمە ئەمان نازناوێکە بە هەموو کەس نابەخشرێ و پێمان وانە هیچ کەسێکی تر لە دنیاە بتوانێت ئەم نازناوە بەدەست بێنێ لە هەمان ئەو کاتە قورس و سەختە کە چەندە قورس بوو بۆ سەرۆک مام جەلال لە کاتی پشوەکانی یاخود مانگانە یاخود هەفتانە ئەهاتە کەرکووک سەردانی کەرکووکیە کرد لە بری ئەوەی وەکو هەر کەسێکی ئەتیادی بچێتەوە سلێمانی و پشوویەک بدا لە دوای ئەو هەموو ماندووبوون و سەرقاڵیە ئەهات
کاتی پشوەکانی لە کەرکووک بەسەرە برد. یعنی ئەمە حقیقەتێکە هەموو کەرکووچیەکان شایدی بۆ دەن. کاتێکە ئاهاتە کەرکووک هەر ماڵی هەبوو، سەرۆک مام جەلال لە کەرکووک ماڵی هەبوو، بارەگایەکی هەبوو، پێش ئەوەی کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ببینێ، پێش ئەوەی پێشمەرگە کۆنەکان ببینێ، پێش ئەوەی ئەسڵەن کورد ببینێ، پێکاتەکانی تری ئەبینی لەگەڵ تورکمانەدا ئەنیش گوێی بۆ ئەگرتن، کێشە و مەشاکلەکانیانی لەگەڵا تاوتۆکردن، چارەسەری بۆیان ئەدۆزیەوە، لەگەڵ عەرەبە ڕەسەنەکانەدا ئەنیش، بەردەوام لەگەڵ مەسیحی و کردو ئاشورەکانەدا ئەنیش، گوێی بۆ ئەگرتن، بەدەنگ داخوازی و داواکاریەکانیەوە ئەڕۆی و بەردەوام سەرۆک مام جەلال لە کەرکووک دانەبڕاوە و چاوی لەسەر کەرکووک بووە. ئەتوانم بڵێم تاکە سەرۆک کۆمار بووە، ئەوەندە نازیداوە بە کەرکووچیەکان، ئەوەندە لە کەرکووچیەکانەوە نزیک بووە، بۆیە بە لەدەستدانی مام جەلال چەندە زەرەرێکی گەورەیە بۆ هەموو کورد و بۆ هەموو عێراقیەکان و بۆ ناوچەکە، بۆ شەرقی ئەوسات و لە ناوەندە نێودەوڵەتیەکانش سەرۆک مام جەلال کەسایەتی خۆی هەبوو وەکو کاریزمایەک پەیوەندی دیبلۆماسیەکانی لە ئاستێکی زۆر بەرزا بوو. ئەمانە هەمووی خەسارەت و زەرەرە و کەس ناتوانێت ئەو بۆشایە پڕکاتەوە، بەڵام بۆ ئێمەی کەرکووچی دووجار قورسە، دووجار ماتەم ئەجێڕین، دووجار لە دەستدانی مام جەلال بۆ ئێمە بێنازیەکی هێنایە ئاراوە و ئەتوانم بڵێم ماڵوێرانیەکی هێنایە ئاراوە، هەر لەگەڵ دوورکەوتنی سەرۆک مام جەلال لە ساحەی سیاسی، چ بە هۆکاری نەخۆشکەوتنی، دواتر بە هۆکاری کۆچکردنی لەم شارە هەموو تەوازونەکان تێک چوون، هەموو ئەو پەیوەندیە جوانانەی کە سەرۆک مام جەلال دروستی کردبوون هەمووی ئەتوانم بڵێم بێمتمانەیەک دروست بوو و ئەو پەیوەندیانە بە شێوەیەک لە شێوەکان کاڵ بوونەوە، لاواز بوونەوە، لە یەک دابڕان و ئێستا لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و کەرکووک پێی نایە قۆناغێکی نوێوە، ئەویش بە سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی سەرۆک بافڵ کە بەدڵنیاییەوە بە شوێنپێیەکانی سەرۆک مام جەلالدا ئەڕوا و هەمیشە هەوڵی ئەوادات وەکو سەرۆک مام جەلال بێ، چ بۆ کەرکووک، چ بۆ کەرکووچیەکان و چ بۆ پێکاتەکان و لە بیرشمان نەچێ. سەرۆک مام جەلال هەمیشە خۆی بە بەشێک لە مێژووی ئەم شارەدانا و خۆی بە کەرکووچیدانا و بۆیە کەرکووچیەکان ئەوەندە بەگڕوتینەوە، ئەوەندە کەرکووچیەکان خۆیان بە خاوەنی یەکێتیە زانن، هەموو کاتێ لەگەڵ یەکێتیە لە یەک سەنگەرە بن و لەگەڵ یەکێتیە خەباتیان کردووە بۆ بەدەستێنانی ئازادی، بۆ دەربازبوون لەم بارودۆخەی کە لە 7 ساڵی ڕابردوو کەرکووکی تیا بوو. کەواتانی حەسی بەخان لە ناو قسەکان تاوەی کە بۆ من جێگەی پرسیار بوو کە دەڵێ هەمیشە ئەم شارە خۆی بە یەکێتی دەزانێنی، ئەوانەی کە خۆیان بە نەیاری یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینن، ئەوە بۆتە پرسیار و جێگەی سەرسوڕمان لایەن، ینی هیچ بارودۆخێک دمۆگرافی ئەم شاری نەگۆڕیوە، ینی لە ڕووی ئینتیمای حیزبیەوە، ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی قۆناغە جیاوازەکانی ڕابردوودا ینی پاڵپشتی و پشتیوانێکی زۆری لەو پارێزگایە هەبوو. وەک تۆش بە وردی باست کرد کامە کاریگەری گەورەکەی دەگەڕێتەوە بۆ ڕۆڵی سەرۆک مام جەلال جەناب بەدیانی لێپرسایی بۆردی پێگاتەکانی دووە گرنگی شەوەی کە ئەو نەریتەی باست کرد بە زیندوی بمێنێتەوە، ئەم تەبایە سیاسی و کۆمەڵایەتی کە لەو پارێزگایە هەیە، بەرنامەتان پلانتان وایە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە بەو نەریتە بدەن؟ ئێمە ئەزانین لە کەرکووک بە تایبەتی حکومەتە یەک لە دوای یەکەکان هەر هەمویان ئەتوانم بڵێم دژی کورد بوونە و دژی قەزیە ڕەواکەی بوونە و هەوڵیان داوە بە ئاگر و بە ئاسن حکمی کورد بکەن یاخود سنوورێک بۆ کورد دابنێن. ئێمە بڕوای تەواومان هەیە جگە لە سیاسەتە حەکیمانەکەی سەرۆک مام جەلال کە سیاسەتی چەپکە گوڵەکەیە و سیاسەتی پێکەوە ژیانە و سیاسەتی ئاشتی و یەکتر قبولکردنە، هیچ سیاسەتێکی تر سەرکەوتوو نابێ. وەکو باسم کرد ئەوەی لە ڕابردوو کراوە بۆ سەرکوتکردن، بۆ پەراوێز خستن، بۆ فەرامۆشکردن، دەیان بەرنامە و ئەجندای دەرەکیان هێناوە لەم شارە جێبەجێیان کردووە. لە سەردەمی ڕژێمی بەعس تعریب ینی سەرتاپای ئەم شارەی چنی بوو و لەگەڵ تعریبیشە تەبعیدیشە بووە، تەرحیلیشە بووە. خەڵکی ڕەسەنی ئەم شارە لە شارەکەی خۆی وەدەرنراوە، چ نردویانە بۆ شارەکانی هەرێمی کوردستان یاخود هەندێک جار نەفی کراوە
بۆ شارەکانی خواروی عێراق بەشێکی زۆر لە کورد لە ڕوومادی بوونە لە بەسرا بوونە لە خواروی عێراق بوونە ئەمە یەکێکە لەو سیاسەتە نەگریسانەی کە هەوڵیان داوە حکومەتە یەک لە دوای یەکان بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک لە بیرمان نەچێ لە 7 ساڵی ڕابردوو ئەوەی کە لەسەر دەستی پارێزگارە بە وەکالەتە شۆڤێنیەکەی کەرکووک کراوە هیچی کەمتر نییە ئەوەی لە سەردەمی ڕژێمی بەعەز کراوە بەردەوام خەڵک بە لێشاو لە شارەکانی خوارۆ بە بیانووی جۆرا و جۆر بە بیانووی نەبوونی ئەمن و ئەمان و نەبوونی ئاوی خواردنەوە و نەبوونی خزمەتگوزاری ڕویان لەم شارە کردووە و لەم شارە ماونەتەوە لەگەڵ هەموو ئەمانەشە هیچ هێزێک نییە لە هەموو دنیاە یعنی سێکە کەرکوچیەکان لەژێر ئەم هەموو فشار و بارودۆخە خراپە بوونە یەکێتی بوونی خۆیانیان لەدەست نەداوە یاخود با بڵێم کوردبوونی خۆیانیان لەدەست نەداوە و هەمیشە ئەولیان داوە لەگەڵ هێڵە نیشتیمانیەکان هاوتەری بڕۆن یعنی لە چۆ مەسەلەی ڕەوای کورد بێتە پێشەوە کەرکوچیەکان لەگەڵ ئەو بابەتەن لەگەڵ ئەو مەسەلەیەن و پشتیوانی لێ دەکەن بەڵێ لە بیرمان نەچێ بەهۆی هەندێک لایەنی سیاسی هەڵەکراوە کەم و کورتی هەبووە گلەی و گازاندە هەبووە بەڵام خەڵک ئەوەندە خۆی بە خاوەنی یەکێتی ئەزانێ هەمیشە خۆی لە هەمان کاتە خۆی بە قەرزاری یەکێتی ئەزانێ خەڵکی کەرکووک خەڵکێکی زۆر وردبینە خەڵکێکی زۆر دووربینە و خەڵکێکی زۆر بەوەفایە ئێمە ئەگەر باسی 16 ئۆکتۆبەر بکەین ئەو بارودۆخە نەخوازراوە ڕووی کردە ئەم شارە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا خەڵکی خۆی بەجێ نەیە لێ لەم شارە بمێنێتەوە دیارە ئەو بڕیارە چی ئەو بڕیارەیدا ئەوانەی کە ئەو بڕیارەیاندا خوێندکارەکانی سەرۆک مام جەلالن و بیر لە سیاسەتە حەکیمانەکانی مام جەلالەکەنەوە کە هیچ کاتێک ناکرێ ئێمە سیاست بە تەعەسوب بکەین و هیچ کاتێک ناکرێ لەم شارە کار بە تەعەسوب و بە حەقد و بە ڕق و بەچینەوە بکەین بە پێچەوانەوە ئێمە لە ماوەی ئەم 7 ساڵە هەوڵمانداوە بەردەوام ئەو پەیوەندیانەمان تونند و تۆڵ بکەینەوە ئەو پەیوەندیانەمان دروست بکەینەوە چ لەگەڵ کەسایەتیەکان چ لەگەڵ لایەنە سیاسیەکان چ لەگەڵ ئەو ئەحزابانەی کە لە ناوچەکەیە ڕۆڵیان هەیە و هەر بۆیەش یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەوەی پۆستی پارێزگاری کەرکووکی وەرگرتووە بەردەوام لە بانگەوازایە داوا لەو لایەناناکە کە بایکۆتی ئەنجومەنی پارێزگایان کردووە کە ئەوانش بێن ببنە هاوبەشێکی حەقیقی لە پرۆسەی ئیدارەدانی حکومەتی خۆجیەیی کەرکووک یعنی ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ماڵە گەورەکە بووە و ئێستاش بە سۆرۆکایەتی کاک بافڵ هەمیشە خەمخۆری کەرکووک بووە و لە بیرشمان نەچێ چ لە سەردەمی سەرۆک مام جەلال و چ ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی باجی زۆر گەورەی داوە لە پێناو ئەوەی کە خەمی تەنها کەرکووک نەبووە خەمی تەنها کورد نەبووە خەمی پێکاتەکان بووە و خەمی کوردی بووە نەک تەنها لە کەرکووک نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە هەموو پارچەکانی کوردستان خەمی کوردی خواردووە بە هەمان نەفەس چۆن خەمیەتی کورد لە کەرکووک بگاتە کەناری ئارام و بگات بە ئەتوانم بڵێم بگات بەو ڕۆژەی کە خەباتی بۆ کردووە و لەو پێناوەدا قوربانی زۆری داوە و خوێنی زۆری بەخشیوە خات و حەسی بە دیارە دوایین هەڵبژاردن کە سیر دەکەی یعنی ئەو گڕوتین و ئەو حەماسەتەی کە خەڵکی کەرکووکیان بوو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن لە دوای ئەو بارودۆخن ناخۆش و نەخوازراوی کە جەنابیشت باست کرد گەلێک جێگەی خۆشحاڵی بوو نەک بە تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان حەزەکەم پرسیارێ بکەم لەوەی کە تا چەند بە گرنگی دەزانی دانی گواستنەوەی ئەم گڕوتینە خەڵکی کەرکووک تا چەند هاندەر بن بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لەم هەڵبژاردنە چارە نووسازی کە لە پێشمانە هەنی بۆی ببێتە جۆرێک لە هاندان بۆی خەڵک بەبێ بیرکردنەوە لە هیچ بارودۆخێک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بەڵێ ئەمڕۆ بەدڵنیایەوە ئێمە لە قۆناغێکین ئەم قۆناغا پێویستی بە دەساودەستکردنی دەسەڵاتە دەساودەستکردنی دەسەڵات ئەمڕۆ تەنها لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان و لە ڕێگای خەباتی مەدەنیەوە ئەبێ ئەوەی کە لە کەرکووک هاتە پێشەوە ئەگەر لە ڕێگای سندوقی دەنگدانەوە نەبوایە پێم وانییە ئاوا بە ئاسانی ئەم بابەتە یەکلا ببوایەتەوە لە قازانجی کورد بۆیە
بۆیە گرنگە ئەم تەجروبەیەی کە لە کەرکووک کرا و ئەم دەنگدانەی کە لە کەرکووک کرا لە دوای 7 ساڵ لە دەستدانی ئیدارەی پارێزگای کەرکووک بۆ کورد دووبارە گەڕانەوەی ئەو ئیدارەیە ئەو تەجروبەیە گرنگە کار لەسەر ئەو تەجروبەیە بکەین و دەرسی لێوەربگرین و هەمان تەجروبە ببین لە هەرێمی کوردستان کاری لەسەر بکەین چونکە بەڕاستی لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان هاوسەنگی لە دەستداوە تەوازنی لە دەستداوە و ئەتوانم بڵێم ڕێڕەوی حکومڕانی شێواندووە بە شێوەیەک لە دژی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەوەتانێ خەڵک ئەناڵێنن بەدەست دەیان گرفت و کێشەوە ینی سادەترین شت مافی خەڵک مافی هاوڵاتیان موچەکەیەتی ئەوەتانێ ئەبینن لە بەبەر چاوی هەموو دنیاوە دوو مانگ جارێک موچەیەک کە بەغدا ئەینێرێت حکومەتی هەرێمی کوردستان تاخیریەکە ینی بۆ کۆتایی هێنان بەم قۆناغە دیارە گرفتەکان زۆرە بەڵام ڕەنگە ئێمە زۆر گرنگ نەبێ ئێستا باسی ئەو گرفتانە بکەین چکە بابەتەکەمان جیاوازە بابەتەکەمان حەدەسەکەی ئەمڕۆیە بەڵام بۆ کۆتایی هێنان بەم قۆرخکاری دەسەڵات بۆ کۆتایی هێنان بەم برسیکردنی خەڵک سیاسەتی ئەتوانم بڵێم زەوتکردنی ئازادی خەڵک هەموو ئەمانە لە هەرێمی کوردستان لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە ئەکرێت ڕێڕەوی حکومڕانی چەوت ڕاست بکرێتەوە و ئەمەش بە پاڵپشتی جەماوەرەکرێ و تاکە هێزش لە کوردستانە بتوانێ ئەم بارە خوارە ڕاستکاتەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە جێگای خۆیەتی داوا لە هەموو هاونیشتیمانیان بکەین ئەوەی لەم بارودۆخە تووڕێ و نیگەرانە لە نەبوون موچە و لە زەوتکردنی قوتی خۆی و ماڵ و منداڵی لە ڕۆژی دەنگدان لە ڕۆژی بیستیدا پاڵپشتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و دەنگی پێ بدەن بۆ ئەوەی لەوێش هاوشێوەی کەرکووک کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێن بێت و ڕێڕەوی حکومڕانیەکی دروست بکەینەوە و خزمەتی هەموو پێکاتەکان خزمەتی هەموو خەڵکانی یاخود هەموو گەلی کورد بکرێت لە هەرێمی کوردستان و هەموو کەسێ ماف و شایستەی خۆی وەربگرێ بۆیە ئێمە دڵنیاین هەموو کوردستانیان چاو لەم هەنگاوی کەرکووکەکان و لە ڕێگای دەنگدانەوە و لە ڕێگای سندوقی دەنگدانەوە ئەتوانین ئەم بارودۆخە بگۆڕین بۆ بارودۆخێکی باشتر و لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بێت. خاتۆ حەسیبانی خۆ دەزانیت کەرکووک گیرۆ دەبوو بە گەلێک گرفتی زۆر و بە تایبەت بەشی زۆری ناوچە کۆنشینەکان پاراوێز خراببوون و ئێستا شێدی هەدی دەبینین کە لە دوای دەست بەکاربوونی پارێزگاری نوێ لەو شارە کارەکان بە باشی بەڕێوە دەچن. هەندێک کە جەنابەت زانیاری تەبێت لە ناو بارودۆخەکە بیت و لە کەرکووک بیت هیچ ئاستەنگی و لەمپەرێکێ بۆ درێژەدان بەم کاروانی ئاوەدانیە؟ ئەم کاروانی ئاوەدانیە دەستی پێوەدرا و ئەبێ بگاتە کۆتایی ئەبێ ئەو پەراوێزخستنەی بۆ گەڕەکە کوردیەکان بۆ گەڕەکە تورکمانیەکان بۆ بەشێک لە گەڕەکە عەرەبیەکان هەبوو لە سەردەمی ئیدارەی پێشوو ئەبێ هەموو ئەمانە کۆتایی پێبێ و بەوادرەکانی دەرکەوتووە خودی بەڕێز پارێزگاری کەرکووک دەستی بە هەڵمەتێکی باش کردووە لەبەرەوەی کەرکووک وای لاتبوو بریتی بوو لە بەداخەوە بریتی بوو لە زبڵدانێکی گەورە لە خۆڵ و خاشاک زیاتر هیچی تریتیا نابینی ئەمانە نەماوە و هەڵمەتی پاکردنەوەی شار و گەیاندنی خزمەتگوزاری و گەیاندنی دەستی ئاوەدانی بۆ هەموو شوێنەکان لە ڕێگای دابینکردنی محاویلەی کارەباوە و لە ڕێگای دابینکردنی پلەی وەزیفی ینی گەورەترین گرفت دۆزینەوەی هەلی کار بوو بۆ گەنجەکان یاخود دامەزراندن بۆ گەنجەکان یعنی وای لێ هاتبوو خەڵکی ڕەسەنی ئەم شارە بوو بێگانە و بەداخەوە بێگانە بوو بە خاوەن ماڵ کە ئەڵێم بێگانە بوو بە خاوەن ماڵ بە پاڵپشتی ئیدارەی خۆسەپێنی ڕابردوو خەڵکێکی زۆر لە شارەکانی خواروی عێراقەوە لە ناوەڕاستی عێراقەوە ئاهاتن لەم شارە مستەمسەکاتیان بۆ ئەکرا و دائەمەزران یعنی لەسەر پشکی کەرکووک لەسەر حیسابی من و هەزاران کوردی کەرکووک دامەزراندنەکان پلە وەزیفەکان ئەدرا بەو خەڵکە بێگانەیە یعنی ئەمانە من دەستخۆشی لە بەڕێز پارێزگاری کەرکووکەکەم کە دەستی کردووە بە ڕاگررتنی ئەو کارانەی کە نایاساییە و بۆ ئەوەی حەق بگەڕێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکەی خۆی ئێمە لە بیرمان نەچێ بە هەوڵی سەرۆک مامجەلال زۆر شت کرا لە ڕابردوو کاتێک کە خۆی یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێردراوی عێراق بوو بە هەوڵی سەرۆک مامجەلال
ئەنجومەنی پارێزگاکان دامەزرانی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک دامەزرا و لەسەر دەستی مام جەلال مادەی 140 هاتە ناو دەستوری کاتی ئەنجومەنی دەستوری کاتی عێراقەوە دەوڵەتی عێراقی فیدراڵەوە یعنی ئەو هەنگاوانەی کە سەرۆک مام جەلال ناوێتی ئێستا ئەبێ هەمومان پشتیوان بین بۆ ئەوەی ئەم هەنگاوانە یاخود ئەم بڕیارانە جێبەجێ بکرێ ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێ کەرکووک بە تەواوەتی ئەبێتە ئەگاتە کەناری ئارام و ئەبێتە شارێک لە سێبەر و ساییدا نەک تەنها کورد عەرەب ئێزیدی لە کەرکووک هەیە سابیئە لە کەرکووک هەیە شەبەک هەیە دیارە ئەوانە بە ژمارەیەکی کەمتر هەیە بەڵام مەسیحیەکی زۆر هەیە کامیشە مام جەلال خزمەتی کردوون و کۆمەڵگایەکی بۆ دروستکردون و بەردەوام کەنیسەی بۆ دروستکردن شوێنی پەرستگا و معبەدی بۆ دروستکردون تەنانەت بۆ سابیئەکان گەورەترین معبەد لە شەرقی ئەوسەتە لە کەرکووک هەیە کە لەسەر دەستی سەرۆک مام جەلال بۆیان دروست کراوە بە هەمان شێوە ئێمە کۆمەڵێ خاڵی هاوبەش هەیە لە نێوان کورد و تورکمان زەویزاری جوتیارانمان داگیر کراوە هی تورکمانش داگیر کراوە یعنی من پێم وایە ئەوەی کە ئێستا ئەیبینین بەپێی ئەو پەیوەندیە ڕاستەوخۆیی ئێمە هەمانە لەگەڵ پێکاتەکان خۆیان بە خاوەنی ئەم حکومەتە مەحەلیە ئەزانن و وعدی ئەوەیان داوە پشتیوان بن بۆ ئەوی ئەم کاروانی ئاوەدانیەی کە دەستی پێ کردووە ڕێگری لە بەر نەبێت و بەردەوام بێ بەڵام ئاماژەم بە خاڵێک کرد چەند لایەنێک بایکۆتی کۆبوونەوەکانیان کردووە یعنی ئەمە لەمپەرە لە بەردەم ئەنجامدانی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا لە کاتێکدا ئێستا کەرکووک لە هەموو کاتێ زیاتر پێویستی بە سازدانی ئەو جۆرە کۆبوونەوانەیە و پێویستی بە داڕشتنەوەی بەرنامەی دوور مەودایە بۆ خزمەتکردنی هەموو گەڕەکەکان بۆ خزمەتکردنی هەموو قەزا و ناحیەکان بەڵام نەهاتنی ئەو لایەنانە بۆ ناو ئەم پرۆسەیە ئەتوانم بڵێم کارێکی باش نییە لە هەمان کاتا دێن بۆ پارێزگا دێن بۆ بینای پارێزگا دەوامی ڕۆژانەی خۆیانەکەن موچەکانیان وەرەگرن شایستە و استحقاقی یاخود امتیازەکانیان وەرەگرن بەڵام نایەنە کۆبوونەوەکانەوە هیوادارم ئەوانش بەو بڕیارەی خۆیانە بچنەوە ئەم بایکۆتە لە خزمەتیانە نییە چونکە ئەوان مەسئولیەتێکیان لەسەر شانە کە نوێنەری کۆمەڵی خەڵکن خەڵک دەنگی پێداون خەڵک متمانەی پێداون ئومێ دەکەین ئەوانش بێنە ناو پرۆسەکەەوە و هەمومان بەیەکەوە لە کەرکووک بتوانین ئەم بارودۆخە بە زووترین کات بگۆڕین بۆ بارودۆخێکی باشتر سەقامگیرتر و لە نەتیجە خێر و بێری ئەم شارە بۆ هەموو هاوڵاتیانی ئەم شارە بێ بەبێ جیاوازی سەقفێکی زەمەنی هەیە بۆ چاوەڕوانکردنی ئەم لایەنە ناڕازیانەیە خۆت چاوەڕێ دەکەن تاوەکو دێن و بەشداری پرۆسەکە دەکەن ئێمە جارێ بە دیالۆک و بە گفتوگۆ داوایان لێ ئەکرێ کە بێنەوە ناو ئەو بەرنمەیە ئیتر بەڕاستی تاکو ئێستا ئیسیجابیان نەبووە ڕەنگە هەندێکیان لە چاو هەندێکیان جیاواز بن ینی با بڵین ئەندامی تایە زۆر مەبەستێتی زۆرش ئەگەر بەویستی ئەو بێ هەر بەیانی دێت بەشداری کۆبوونەوەکانەکە بەڵام ڕەنگە فشارێکی لەسەر بێت بەرنمەیەکی دەرەکی هەبێت بۆ ڕێگریکردن لە هاتنەوەیان بۆ ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا بەڵام ئەمڕۆ یاسبەی ئەبێ لە واقعەتیە بگەن کە ئەوە ئەمانەتە و مەسئولیەتە لەسەر شانیان ئەبێ بێنەوە ڕێگا ڕاستەکە هەڵبژێرن و بێنەوە بەشداری لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا بکەن. خات و حەسیبانی ئەوەی کە گرنگە بۆ خەڵک بەڕاستی لەو شارە خۆ دەزانیت کە خزمەتگوزاری و ئاوەدانیە و دوایویش بابەتە ئەمنیەکەیە کە ئیستیقرارەتی ئەمنی لەو شارە بەرقەرار پێ و جەنابی شت باست لەوە کرد کە دانی پارێزگاری نوێ و شارەوە خودی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پلان و ئەجەندای گەورەتان هەیە لەو شارە بۆ ئەوەی جێبەجێ بکەن. حەزەکەم زانەریم بدێتە لەسەرەوەی کە حکوومەتی عراقی بەرپرسانی حکوومەتی عراقی تێڕوانینیان چییە لەسەرم ئەزمونە تازەیە کە لە کەرکووک دەبینن پارێزگار گۆڕاوە و ئاشتی بەرقەرارە پێگاتەکان پێکەوە دادەنیشن و بەشێکی زۆر لە پێگاتە جیاوازەکان لە حکومڕانی ئەم شارەیە بەشدارن.
بڵێ دیارە حکومەتی عێراقی هەر لە سەرەتای دروستبوونی ئەو ماوە یاخود ئەو فەراغە یعنی لە دوای هەڵبژاردن تاکو تەشکیلکردنی حکومەتی خۆجێیی کەرکووک ئەتوانم بڵێم حکومەتی عێراقیش وەکو ئێمە کێشەی هەبوو بەردەوام لەسەر هێڵ بوون بۆ گەیاندن و یاخود بۆ کۆکردنەوەی ئەم لایەنانە لەسەر مێزێک و بگەنە ڕێگا چارەیەک بۆ ئەوەی ئەم حکومەتە تەشکیل بکرێت لەبەرەوەی کەرکووکیش بوو بە حکومەتی کاربەڕێکەر حکومەتی تەصریف ئەعمال بوو تەنانەت واژووی پارێزگار بۆ سەرفکردنی موچەی مۆزەفەکانی خۆشی نەیە خوارد یعنی کارەکان لە کەرکووک ڕاوەستا بوو بەغدا لەگەڵ ئەوەیە بوو کە ئەم لایەنانە پێکەوەدا بنشن و بە زووترین کات بگەن بە سازانێک بۆ تەشکیلکردنی ئەو حکومەتە وە لە چەندین هەوڵ چەندین جار بانگشتی بەغداکران و لە بەغدا لەگەڵ یانە دانیشتن و تا دوجاریش کە حکومەتەکە تەشکیل کرا هەر بە هەوڵ و هیمەتی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بۆ هەموو لایەنەکان و بە هەوڵ و هیمەت و پەیوەندیە دیبلۆماسیەکانی سەرۆک مام جەلال کە وەکو میراتێک ئەمڕۆ بەجێ هێشتووە بۆ گەلی کورد و بۆ خودی سەرۆک بافڵ توانرا لەگەڵ ئەم لایەنانە بگەنە ئەو ڕێککەوتنە بەڵێ بەدڵنیاییەوە ئەوەی ئێمە ئەیبینین پارێزگاری کەرکووک چەندین سەردانی کردووە بۆ بەغدا بۆ لای وەزیری کارەبا چکە لە کەرکووک ئێمە ئێستا کێشەی میزانیەمان هەیە ینی قاسەی پارێزگای کەرکووک یاخود قاسەی ئەم ئیدارە تازەیە بەتاڵە بگرە قەرزاریشە ینی پارێزگاری پێشوو هیچ بڕەپارەیەکی بەجێ نەهێشتووە و ئەتوانم بڵێم قەرزاریشە جا پارێزگاری کەرکووک تەنها یەک ڕێگەی لە بەردەما بۆ خۆی سەردانی چەند وەزارەتێکی کردووە بۆ دابینکردنی یاخود بۆ هاوکاریکردنی کەرکووک لە پرۆژەکان بۆ خزمەتگوزاری بۆ دابینکردنی کارەبا بۆ دابینکردنی محەویلە و ئامود و ئەم بابەتانە بەڵێ بەدڵنیاییەوە بەغدا ئامادەی دەربڕیوە حکومەتی ناوەندی ئامادەی دەربڕیوە کە پاڵپشت و پشتیوانی حکومەتی خۆجێیی کەرکووک بێ لەبەرەوەی هەموو پێکهاتەکان حزوریان هەبووە ڕاستە چەند لایەنێک مقاتعیان کردووە بەڵام وەکو لایەنەکان وەکو نەتەوەکان حزوریان هەبووە و بەشدار بوونە لە تەشکیلکردنی ئەم حکومەتە بۆیە پێویستە زیاتر دەست بەم حکومەتە خۆجیەیەوە بگرن و هاوکار و پشتیوانی بن بۆ ئەوەی ئەم بارە سەختە کە سەرەتای دەستپێکردنی قۆناغێکی تازەیەوە دوو مانگە تێپەڕیوە پێم وابێ ئەمە قورسترین مەرحەلەیە و قورسترین کاتە دەبێ هەموو پاڵپشت و پشتیوانی حکومەتی محەلی کەرکووک بین بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە کەواتە خات و حەسیبە وەگەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێن دووپات دەکەنەوە جەخت لەوە دەکەنەوە کە پاڵپشت و هەمانگ دەبن لەگەڵ کەرکووکیەکان و درێژە پێدەری ڕێبازی سەرۆک مام جەلال دەبن و هەوڵ دەدەن تاوەکو کۆتایی ڕێگا دەستی ئاوەدانی و ژیان جارێکی تر بۆم پارێزگایە بجێڕنەوە و جیاوازی لە نێوان پێگاتەکاندا ناکەن و پێکەوە دەست لە ناو دەست کەرکووک دەکەنەوە بە کەرکووکەکەی جاران. بەدڵنیاییەوە لە کاتێک کە هەر هەڵبژاردنێک ئەکرێ کورد کاتێک کاچێتە سەر سندوقەکان پەیمان دووپاتەکاتەوە بەڵێن دووپاتەکاتەوە کە درێژە پێدەری سیاست و ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بین چونکە ئێمە لە کەرکووک ئەزانین جگە لەو سیاسەتە هیچ سیاسەتێکی تر بۆ کەرکووک ناشێ و ناگونجێ و سەرکەوتوو نابێت و بەدەر لەمە ئەمڕۆ ڕۆشتنی ئەو هەموو خەڵکە یاخود بەشداریکردنی ئەو خەڵکە زۆرەی کەرکووک لە هەموو پێکاتە جیاوازەکان عەرەب لەوێ حزوری هەبووە تورکمان لەوێ حزوری هەبووە مەسیحی لەوێ حزوری هەبووە کەسایەتیەکان کە هیچ پەیوەندیەکیان بە حزب و حزبایەتیەوە نییە لەوێ حزوریان هەبووە و دەست لەسەر دڵ دەستە سەر سنگ لە حزوری ئەم ڕوحی فەخامەتی مام جەلال ڕاوەستاون و هەموو کەرکووچیەکان بەڵێن و پەیمانیان دووپات کردوێتەوە کە ئێمە درێژە پێدەری سیاست و بەرنامەی سەرۆک مام جەلالە بین و پشتیوانی لە هەنگاوەکانی سەرۆک بافڵەکەین. من ئەمەوێ ئاماژە بە یەک شتێک بکەم لە کاتێکە لە کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەبوو لە کەرکووک و لە هەموو عێراق بوو لە کوردستان نەبوو بەشێکی زۆری ئەو سەرکردانەی کە لە کوردستانن هاتن لە کەرکووک بەشداری ئێمەیان کرد هاوکاری ئێمە بوون بۆ سەرخستنی
لیستی شەهیدان بۆ سەرخستنی لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ ئێمە هەڵبژاردنمان نییە و لە هەڵبژاردنەکان سەربەرزانە تیای دەرچوین و حکوومەتێکمان بێناوەتە بەرهەم کە بە هەوڵ و ماندووبوونی بە خۆڕاگری هەموو کەرکوچیەکان و بە دەنگی هەموو کەرکوچیەکان ئەم حکوومەتە هاتۆتە بەرهەم. سوپاس ئەمڕۆ کەرکووک کەوتۆتە دەستێکی ئەمین و گەیشتۆتە کەناری ئارام. ئێمە ئێستا خۆمان بە قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانین لە هەموو جێگایەک و ئێستا لە کوردستان بەشداریەکەین و هاوکاری خوشکوبراکانمانەکەین بۆ سەرخستنی پرۆسەکە و بۆ ئەوەی لە کوردستانیش بتوانین ئەم حکوومەتە خۆسەپێنە کۆتایی پێبێ و بچێتە وەکو کەرکووک بکەوێتەوە سەر سکەی خۆی و بگاتە کەناری ئارام و هەموو خەڵکی کوردستان کە ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان ئەو پەرلەمانی کوردستان کە ئێستا نەماوە و کۆتایی هاتووە ئێستا هەڵبژاردننی بۆ ئەکرێتەوە ئەمە هەر لە خۆڕا دروست نەبووە. ئەمە ڕەنجی خەبات و ماندووبوونی دەیان ساڵەی هەزاران هەزار کووردە لە کوردستانی عێراق، چ بە شەهید، چ لە بریندار، چ لە کەم ئەندام، چ زندانی سیاسی، چ پێشمەرگە. ئەمە بەری ڕەنج و ماندووبوونی ئەوانە ناکرێ ئاوە بە ئاسانی لایەنێکی سیاسی بێت حکومڕانی کورد لە پێش چاو خەڵک بخات و قێزەوەندی بکا و خەڵک تەمەنای ئەوە بک بڵێ من ئومێ دەکەم جارێکی تر موچەکەم بچێتەوە سەر بەغدا و ببم بە فەرمانبەرێک لەسەر بەغدا. ینی بەداخەوە ئەمە ئەو کارە ساتەیەکە لایەنێکی سیاسی کوردی بەسەر کوردستانیانی لە هەرێمی کوردستان هێناوە بۆیە بەیەکەوە ئەتوانین ئەم ڕێڕەوە چەوتە ڕاستکەینەوە و حکومڕانێکی ڕەشید و دروست بێنی ناکایەوە بۆ ئەوەی بۆ هەمومان بێ. ناکرێت ئەو تەراتێنەی هێزەکانی بێگانە دێن لە شارەکانی هەرێمی کوردستان بەبەر چاوی ئێمەوە ڕۆژانە گەنجەکانمان خەڵتانی خوێنەکەن و شەهیدیەکەن و ئەبنە قوربانی لە پێناوچی دەوڵەتێکی داگیرکەر بەبەر چاومانەوە ڕۆژانە بە درۆن خەڵک ئەکوژێ خەڵکی بێتاوان تیرۆرەکە. ناکرێت لایەنێکی سیاسی باڵا دەست بێت و بوو بێتە کەواسووری بەر لەشکر لە کەوتبێتە پێش ئەو هێزانەوە بۆ داگیرکاری و ئێمە دەسەڵاتمان نەبێ. بمانەوێ هەموو ئەم هێزانە دەرکەین، بمانەوێ هەموو ئەمانە چاکەین، تەنها لە ڕێگای سنووقەکانی دەنگدانەوە ئەتوانین ئەمانە کۆتایی بەم داگیرکاریە بێنین و کۆتایی بەم قۆرەخکاریە بێنین. سپاس بۆ خات و حەسیب عەبدوڵڵا لە پرسایی بۆردی پەکاتەکان کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی لە کەرکووکەوە. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانیمە. بەڕێزان سپاس بۆ ئەو شکەتە یاسەبینەر بوون. هەر شاد و بەختەوەر بن.